لە راپۆرتە نێودەوڵەتیەکان و راپۆرتەکانی ڕێکخراوەکانە لە IFJ، CPJ، CPT، وەزارەتی دەرەوەی ئەمریکا، وەزارەتی دەرەوەی بەریتانیا، هەمویان کوردستان ئێستا بە چی ئەشوکێنن؟ بە ژینگەیەکی مەترسیدار بۆ کاری میدیا و کاری ڕۆژنامەوانی. بۆچی؟ لەبەرەوەی بۆ کوژی سۆران تا ئێستا ئازادە ئەسوڕێتەوە، بۆیە ئێستا کەشف خولقاوە. لەبەرەوەی بۆ کوژی سەردەشت تا ئێستا ئەسوڕێتەوە، شەخستان بە هەمان شێوە لەگەڵ وەداتە تەنها بە کوژی کاوەگەرمانی کێسە زیندانی هەتایی کراوە. ئێمە لە بەردەم دووڕیانێکی زۆر مەترسیدارین. منەکو لە قیسلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەناو کرۆکی کێشەکانە ئەژین ئێمە کاراوە بڕوات سۆرانەکان و سەردەشتەکان و کاوەکان و وەدادەکان زیاترە بن. دەستگای ئەمنی لە هەرێمی کوردستان خاوەنی بودجەیەکی گەورەن و ئیمکاناتێکی زۆریان بۆ دابین کراوە. ئەم هێزانە توانیویانە گروپی گەورەی تیرۆریستی ئاشکرا بکەن، بۆیە ئێستا خەڵک و خانەوادەی قوربانیەکان مافی خۆیانە لەم کەیسانە گومان بکەن و بپرسن بۆچی بکوژان، بۆی دەرباز دەبن و هەموو ئیمکانیاتی هێزی ئەمنی لە بەردەمیان لاوازە. بانگەشەکانی دەسەڵات بۆ ئازادی ڕادەبڕین و دیموکراتی و پاراستنی مافەکانی مرۆڤ وەک دروشمی هەڵبژاردن و قسەی سەر کاغەز تەماشا دەکرێت تا ئینسانی ئەم هەرێمە هەست بە بێمافی و نایەکسانی بکات و ئەو مافانی ئەوان بانگەشەی بۆ دەکەن هیچ بەهایەکی نییە. بەڕێزان، حیزبێکی کوردی هەڵگری توخمێکی خێڵەکی بە کەلتوری دەرەبەگایەتی کار بۆ دامەزراندنی ستمێکی پاشایەتی تۆتالیتاری بکات، هیچ گومانێکی تیادا نییە کە دەست لە کوشتن و تیرۆرکردنی هەموو ئازادی خوازێک و قەڵەبێکی بێر ناپارێزێت. ساتی شەیدکردنی سۆرانەوە بەرچاومان ڕوون بووە کە ئەم کەیسە دەستی دەسەڵاتی تێدایە و دڵنیایم کە لایەنێکی بەهێزی ناو دەسەڵات بەم کردەوە قێزەوە نەهەستاوە.